نیوەی شەو لای داوە هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە ئامادەباشیدان بۆ ئۆپەراسیۆنێکی فراوان لەسەر ناوچەکانی حەمرین و دەشتایەکانی قودەج. تیمی کورتسات نیوز یاوەری پێشمەرگە بێت لەو ئۆپەراسیۆنەدا. لەم ئۆپەراسیۆنەدا کێوماڵێکی وردیە و ناوچانەکرا کە هەندێک جار شانە نووسووەکانی داعش بۆ مەرامی تێرۆریستی دەیکەن بە پەناگەی خۆیان. ناوچەکە فراوانە و پێشمەرگە دەیەوێت دەرگایەکی کراوە نەبێت بە ڕووی دزەی تێرۆریستاندا. تیرۆریستانی داعش کە دوای شەڕەکانی مووسڵ و تکریت و ئەنبار و ئەو ناوچانەی کە ناوچە زۆر و زەوەندەکانیان لە دەستداوە ئەمان هاتوونەوە بۆ منتیقی حەمرینە. کاتونەوە بۆ منتیقی حەمرینە ئەمانە بە شێوەی دزەکردن و مەفارزی پارتیزانی ئەپەڕنەوە لێرەوە چن بۆ ئیسلاح و شێخباوە و بۆ لای جەلەولاوە و لەم لاوە بۆ باکوورەوە دێنەوە بۆ حەوزەی خزیەفە و بشر ئەوانە. بەڵام من پێم وانە داعش لەم ڕۆدا بتوانێت بەرامبەر بەهێزی پێشمەرگە لەم ناوچەدا شەڕ بکە. لە کێوماڵەکەدا حەشارگە و هەندێک بەڵگەی بوونی داعش لە ناوچەکەدا دەستی بەسەردا گیرا. کێوماڵ و ئۆپەراسیۆنەکانی پێشمەرگە لەم دێهاتانەدا بەردەوامە. مەبەستیانە لێرەوە دڵنیایی بە دانیشتوانی ناوچەکانی خڕەتە بۆ حەمرین بدەن کە داعش بوارێکی نییە بۆ ئەوەی لە ناوچەکەدا سەر هەڵبداتەوە. بە پێی چەند زانیاریەکی تایبەتی کورتسات نیوز ئێستا پاشماوەی تێرۆریستانی داعش لە مووسڵ و حەویجە و ئەنبارەوە بەرەو ئەم ناوچە فراوان و سەختەی بناری حەمرین دزە دەکەن و مەرامەکانیان ئاراستە دەکەن. بەڵام ژمارە و جموجۆڵیشان لە ئەستێکدا نییە هەڕەشە بۆ ناوچەکە و دانیشتوانەکەی دروست بکات. ئەوان ناتوانن بەرامبەر هێزی پێشمەرگە بوەستنەوە لە سنوورەکە و بتوانن مقاومە بکەن لەگەڵ هێزی پێشمەرگەیە. بەڵام چەند جارێک ئەتوانن عبرەناسیفەیەک یان چەند بۆمبێک دانن لە منتیقەیەکە بە سارێکە بتەقێتەوە مەگەر سود لەوە ببین نەگەنە هیچ توانایەکیان نەماوە بەرامبەر هێزی پێشمەرگەی کوردستان بەرامبەر هەرێمی کوردستانە. دیارە ئێمە دڵنیای کۆمەڵانی خەڵکی کوردستانی دەکەین و منتیقەکەش دەکەین لە سنووری حەمریندا کە ئێمە گیان لەسەر دەستین هەمیشە بۆ پاراستنی گیانی ئەوان بە هەموو نەتەوەکانە بە کورد و عەرەب و تورکمان و شیع و هەچیە لە سنوورەکە دەیپارێزین. ئۆپەراسیۆن و کێوماڵی پێشمەرگە زیاتر لە ڕووبەری 50 کیلۆمەتری چوارگۆشەی گرتەوە. ئێرەش گوندی سەعێداتی خواروی قەرەتەپەیە کە هەندێک جار لێرەوە جموجۆڵەکانی داعش دەبینرێن. بەڵام چاوکراوەی و بوونی پێشمەرگە و ئاسایش بەس بووە بۆ ئەوەی خەڵک لە پارێزراوی سەر و ماڵ و ناوچەکەیان دڵنیابن. سامانکەریم کورتسات نیوز حەمرین.